بله اما هر لسر مجار و بابتا هلبجاتن ترکی و باکور کردستانی بمینن هاجی مهبانه که می برز فاروق سعید قراداغی بسپور و شارزای کاربار ترکی دگل میا برز لا استنبول دگل میا برز فاروق تبخیر هاتی سر چاوه من دخازم جوه پسیار دست پی بکم فرق و جداهی و هلبجاتن دگل هلبجاتن در بازبوی دا ده چه یک دا دبینی؟ زۆر سپاس کاتتان باش بێگومان هەڵبژاردننی ئەم جاری تورکیا وەکو لە هەفتەی ڕابردووە گۆڤاری The Economist وەسفی دەکات گرنگترین هەڵبژاردننی ئەم ساڵە لە جیهانە. گرنگی ئەم هەڵبژاردنە لە چیایە؟ بێگومان هەڵبژاردننی ئەم جارە جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشووتر سەرۆکۆماری ئێستا بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان لە چاو هەڵبژاردنەکانی پێشووترە توانین بڵێن مەترسی لەسرە بۆ ئەوەی دەسەڵات لە دەستبا بۆ پێی لە ماوەی 20 ساڵی ڕابردووە لە نزیک لە 15 هەڵبژاردننی یەک لەسەر یەک هەتا هەڵبژاردنەکانی شارانەکان لە ساڵی 2019 بەردەوام لە ڕاپرسیەکانی شار لە پێشەوە بووە لە ڕووی دەنگدەریشەوە زۆرترین دەنگی هێنا بەڵام ئەم جارە بە پێی ڕاپرسیەکان و بۆ پێی بۆ یەکەم جاریشە 6 پارتی ئۆپۆزیسیۆن و زائیدەن هەدەپە بەرژێری ئۆپۆزیسیۆن دەکەن بۆیە بە شێوەیەکی گشتی لە ناوخۆی تورکایە و بۆ ناوچەکە و بۆ جیهانیش هەڵبژاردنێکی گرنگە بۆ پێێستا لە دوو بەرە پێک هاتووە بەرەی بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان کە دایانەوێت بەردەوام من لەسەر و سیاسەتی کە ئێستا تورکیا هەیەی ئەو سیاسەتە توانین بڵین پاوەندخوازی کە لە ناوچەکە و لە جیهانە ئێستا پەیڕەوی ئەکات جیاواز لە حکوومەتەکانی پێشوو و بەرەی بەرامبەر بەرەی ئۆپۆزیسیۆنە کە بەرەیەکە زیاتر دیعای ئەوەکەن کە پێویستە تورکیا بگەڕێتەوە بۆ دیموکراسی و بۆ ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ بۆیە ئەم دووبەرێ لە ئێستاە لە ڕکابەرێتێکی قورسان و هەردوو لە پێم وایە من پێی ڕاپرسیەکانش لە ئێستاە شانسیان لە یەکەوە نزیکە تا ڕادێک هەرچەنە بربژێری ئۆپۆزیسیۆن لە زیاتر لە زۆربەی ڕاپرسیەکانە لە پێشترا 1-2 پۆین. بله بنێرینەوە تا چه هەزر و گوهارتن چه هەزر و گوهارتن و نێرینە و ڕامانێ واندا چه بە لە هەمبەر کوردên باکووری کوردستانی بێگومان ئەگەر بینە سەر مەسلەی کوردی لە تورکایە ئێمە پێویستە لە ئێستا بزانین کە نزیک لە 6 ملیۆن حالیان 61 ملیۆن دەنگدەر لە ناوخۆیان هەیە بۆ ئێمە دەنگدەرێکی زۆر گەورەیە. تورکیا لە ئێستاە حەوت وەکو زانین لە ڕووی مێژووی و جوگرافیەوە حەوت ناوچی جوگرافیە یەکێک لەم ناوچانە کە ناوچەی زۆرینەی کورد نشینە بەس لە ئێستاە کورد دابەش بوون بەسەر ئەگەیە بەسەر ئەنەدۆڵوە و لە شارە گەورەکانیش لە ئیزمیر لە ئیستانبول تەنها لە ئەستانبول نزیک 2 ملیۆن دەنگدەری کوردێ بۆیە بە شێوەیەکی گشتی لە ئێستاە دەنگدەری کورد لە سەرجەم شارەکانی تورکایەوە لە سەرجەم ناوچە جوگرافیەکانی تورکیا وجودیان هەیە بەڵام ئەبێ ئەو حەقیقەتەش بزانین کە هەدەفە لە ئێستاە تەنها هەوڵ بۆ دەنگی کورد نادە وەکو خۆیان باشکرا لە دوای دروستبوونی پارتی هەدەپەوە کرانەوەیەکیان بە ڕووی دەنگدەری تورکی شاکردووە ئەمە ژوای کردووە کە لە بانگەشی هەڵبژاردنەکانیشا پێیانەوە دیارە کە دایانەوێت دەنگدەری کورد بێگومان دەنگی زۆرینەی کورد بۆ هەدەپەیە بەڵام دەنگدەرێکی زۆری تورکیش کاریان لەسەرەکەن بۆەوەی دەنگیان پێبن بۆیە کورد لە ئێستاە ناتوانم بڵم هەموو هاوڵاتی کورد یەک بەرەیە هاوڵاتیانی کوردیش لە تورکیا بۆ پێی ئامارە نافەرمیەکان نزیکە لە 25 ملیۆن هاوڵاتی کورد ئەوانیش دابەش بوون بەڵام بێگومان وەکۆی بینین زۆرینەی دەنگدەری و کە لە ئێستاە پشتیوانی بربژێرەکانی هەدەپەکە و بە پشتیوانی بربژێری 6 پارتە ئۆپۆزیسیۆنەکە بەڕێز کەمال کلیشتار ئۆڵواکەن و من پێم وایە بێگومان ئێمە ناتوانین ئینکاری لەوە بکەین لە ماوەی 10 ساڵی سەرەتای پارتی داد و گەشە پێدان کرانەوەیەک ڕوویدا بە ڕووی کووردا لە تورکیا لەسەر دەستی ئاک پارتی و تا ساڵی 2013 پرۆسەی ئاشتی هەبوو لە نێوان حکوومەت و پارتی کرێکارانی کوردستان ئەمانە هەمووی سەرەتایەکی باشن بەڵام لە دوای ئەو تاریخەوە لە دوای ئەو و دواتر کە پرۆسی ئاشتی تەواو بوو ئاک پارتیوە بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان زۆربەی سیاسەتەکانی ئەو کاتەیان ئێستا پەیڕەوی ناکەن و لە بەرامبەرە
جەهەپا بە سەرکردایەتی بەڕێز کەمال کلیشتەرۆڵ لە ساڵی 2018 دووبارە ئەویش بۆ یەکەم جار لە تاریخی پارتی گەلی کۆماری جەهەپەیە کرانەوەیەکی بەڕووی کووردا ئەنجام داوە لە ساڵی 2018 پێی دەڵێ پرۆسەی هەلال لە شمە ینی پرۆسی گردن ئازادی بەڕووی کورد و بەڕووی محافزکارەکانە و جەهەپە سەردانی چەندین شاری کوردی و چەندین مێزگردی لە ناوچەکەیە ئەنجام داوە بۆ چارەسەرکردنی پرۆسی کوردی بۆیە توانین بڵین ئەم جارە کەمال کلیشتەرۆڵ و جەهەپە بۆ بەپێی و مێژووی کە هەیەە لە دروستکردنی تورکیاوە تا ئێستا بۆ یەکەم جارە جەهەپەش داوای خواستێتی کە دەنگدەری کورد دەنگی پێبا و بە شێوەیەکی گشتی کەمپینێکی زۆر گەوراکەن لە ناوچە شارە کوردیەکانە و وەکو جەنابەت پرسیارەکە کردم ئەوەی من ئەیبینم لە ئێستاە دەنگدەری هەدەپە نەک کورد و زۆرینەی کورد لە ئێستاە بەلای ئەوەیە ئەڕۆنکە دەنگ بە بربژێری کەمال کلیشتەرۆڵ ببن و بۆ ئەوەی واقعی بین بۆ پێی خۆم من لێرە ئەژیم و چاودێری وەزعەکە ئەەکەم دەنگدەری کورد لێرە زیاد لەوەی لە خۆشەویستی کەمال کلیشتەرۆڵ بێ زیاتر سیاسەتی ئەوە پەیڕەوەکەن کە بەڕێز جەبتەی بەردۆغان لە دەسەڵاتان ئەمێنێ بۆ پێیان وایە مافی کورد لە دوای 2014 و 15 بە شێوەیەکی زۆر بەرەو دواوە هاتووە و تەرجەم سەرکردەکانی هەدەپە هاوسەرەکانی پێشووی ئێستا لە زیندانەکانن هەرچەنە بە پێی حکمی یا دادگای ئەوروپا مافی مرۆڤی ئەوروپی سەرجەم ئەو دۆسیانی کە لە سەریانە هەمووی هەڵگیراوە لە سەرەنە لای دادگای ئەوروپیە بەڵام تورکیا گوێ بەو یاسایانە نادا کەدا دادگای مافی مرۆڤی ئەوروپاوە دەردەچێت بۆی بە شێوکی گشتی لەسا دەنگدەری ئاکپارتی و زۆرینەی کورد پشتیوانی دەنگدەری پشتیوانی بربژێری ئۆپۆزیسیۆن بەڕێز کەمال کلیشتەرۆڵەکەم. ولی گلک سپاس جوای برز فاروق سعید قراداغی کل باجار استانبول سپور شارزای کاربار سیاسی ترکیه دگل مدابو